سڵاوتان لەبێت فایل و دیاردە ئەمڕۆ لە زیندانە ئێمە لە ناو چاکسازی گەورانی سلێمانین هەوڵ دەدەین ڕۆژانە ئەو چاکسازیانەی کە لێرە بە نزیکەی 1400 سزادراو دەبن کە لێرە ماوەی یاسایی سزاکانیان تەواو دەکەن لەگەڵیان دەبین بزانین ڕۆژانە بەچیەوە سەرقاڵن و هەموو ئەو بەشانەی کە لە ناو چاکسازی گەورانی سلێمانی هەیە چین و سزادراوان ڕۆژانە کاتەکانی خۆیان لەگەڵ ئەو بەشانە چۆن بەسەر دەبن و هەوڵ دەدەن کارێکی نوێ فێر ببن لێرە کۆمەڵێک بەش هەیە کە وەک ئەوەی ئاماژەی پێکراوە بەشی درومانە بەشی کتێب خوێندنەوەیە و بەشێک لە سزادراوان لێرە بەردەوامن لە خوێندن ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ بزانین ئەو بەشانە چۆنەوە لەگەڵ کەسانی تایبەت لەو بوارە لە ناو چاکسازی گفتوگۆکەین لەگەڵمان بن. بەڵێ عزیزان ئێستا ئێمە لە ناو چاکسازی لەگەڵ بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی عەقید سمکۆ ئەحمەد گفتوگۆیەک دەکەین ئەو باسی ڕەوشینە و چاکسازی و هەموو ئەو بەشانەی کە لە ناو چاکسازیەکاندا هەن لەگەڵمان گفتوگۆ دەکات کاک سمکۆ سڵاوتان لێبێ کاتێک کە باس لە چاکسازی دەکرێت هەر بە تەواوی مانای ئەوەیە کە ئەو کەسی کە تاوانێک ئەنجام دەداوە سزا دەدرێت دێتە ئەم چاکسازیەوە بۆ ئەوەی کە چاکسازی لە تەواوی ڕەفتاری ئەو کەسەدا بکرێت و بە شێوەیەکی باش بخرێتەوە ناو کۆمەڵگا. لە ناو چاکسازی گەورانی سلێمانی تا چەند ئەم هەدەفەی پێکاوە وەک خۆی. بەڵێ سەرەتا بەخێر بێن سەرچاو بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی یەکێکە لەو بەڕێوەبەراتیانەی سەر بە بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم و سەر بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵێ ئەم چاکسازی ئێمە ئەو سزادراوانە لە خۆیەگرێت کە لە دادگاکانی سلێمانی ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان سزای گۆرەگرن هەر مادەیەک بێت ڕوانەی ئێراکرێن هەر سزادراوێت ئێرە لە چاکسازی گەورانی سلێمانی بەپێی پۆلێن دائەندرێ ینی بەپێی بابەتە یاسایەکانیان لە قاعەکانە دائەندرێن و هەر بابەتێک لە قاعەیەکی خۆیان دوای ئەوە ئەو سزادراوانە کێن ئێرە ئێمە چەندین بەشمان هەیە بەشی بەرگ دوورومان هەیە بەشی دارتاشیمان هەیە کتێبخانەمان هەیە و دوای ئەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانیش ڕۆڵیان هەیە ئیشی و کاری خۆیانەکەن بەشی توێژەرەکانمان هەیە لێرە ڕۆژانە بەبەردەوامی تەماسیان هەیە لەگەڵ سزادراوەکانە و هەڵسەنگان بۆ ڕەوشی و ژیانیان و کێشە و گرفتەکانیان بەڵێ باس لەو کرد بەپێی ئەو مادەی کە پێی سزادراون لە بەشەکانە جیاکراوێتەوە بەڵام هەمیشە لە دەرەوەی چاکسازی دەنگۆی ئەوە هەیە کە کاتێک کەسێک دێتە ناو چاکسازی ئەگەر مادەکەی مادەیەکی سوکیش بێ بەڵام تێکەڵ بە کەسانێک کە بە مادەی قورس سزادراون کە ئەمەش بۆ خۆی جارێکی تر کێشە بۆ کەسانە دروست دەکاتەوە تا چەند ڕاست بەپێی ئەو ماوەی کە من لێرە من نزیکەی 7 مانگە لێرەم بەپێی ئەو ماوەی قسە لەگەڵاکەم دیارە قسە ئەکرێ بەڵام هەتا کەس نێتە واقعەکەەوە نازانێت لێرە چی ڕووە ئێمە لە ماوەم 7 مانگەیە بەڕاستی لەسەر بابەتی پۆلێن و پۆلێنکردنی سزادراوان بە سەتانەوەتی کارەکانمان کردو و هیچ بابەتێک نییە لای ئێمە تێکەڵاو بێت لەو بابەتانی ژنا باسێکە بە تایبەتی ئەو بابەتە سزا سوکانی کە باسێکی بابەتیشی مروریە ئەوانە ئێمە تێکەڵای و مادانە ناکرێت. بەڵێ ئەو سزادراوانەی کە لێرەن کاتەکانی ڕۆژانیان بەچیەوە باسیەوە کرد کە کۆمەڵێک بەش لێرە هەیە. بەڵێ چۆن کاتەکانی خۆیان ڕێگەیان پێ ینی بێنە دەرەوە بچنە ئەو بەشانە کار بکەن. ئێمە ڕۆژانە لە بەیانیەوە کە عادەکە دەوام دەست پێکە یەکێ لەو بەشە هەستیارانەی ئێرە توێژەرەکانە توێژەرەکانە سنە ناوە بۆ ناو هۆڵەکان و ئەوانە ئەوە کاری خۆیان و هەر سزادرای کێشەی هەبیا پێشتر ئاگادار بنیا بەرنامەیانە بێت سزادراو هەیە بە جارێک و دووجار و سێجار نیە دانیشتەکان لەگەڵانە ئەوە خاڵی دوو ئەوانەی کە لە بەرگ درو ئیشەکەن ئەڕۆن بۆ بەرگ درو ئەوانەی لە شتن و ئوتو ئیشەکەن چکەمە بەشێکی گەورەشمانێ شتن و ئوتووە جلو بەرگەکانی خۆیان لێ بەشێکی گەورەمانەیە شتن و ئوتووە بەشی دارتاشیمان هەیە باخەوانیمان هەیە چێشتخانەمان هەیە نانەوامان هەیە پاکردنەوەمان هەیە ئەمان هەر کەسەوە چێتە سەر ئیشی خۆی زایدەن کتێبخانەمان هەیە و ئێمە بەشێکی تریشمانێ بەڕاستی بەش نییە بەس هەر چالاکێک ترە لێرە ئەو سزادراوانە مەسەلەن بەپێی بەرنامە ئەچنە بەرخۆر و بە سوپاسەوە لێرە کارمەتمان هەیە خولی دووگۆڵیمان هەیە ئەیکەینەوە یاری ئەوانەشیان هەیە ئەگەر سزادراوێک لێرە بێ بەردەوام بێ لەسەر خوێندن چۆن ڕێگەی پێ دوو خوێندنگەمان هەیە لێرە هەر لە ناو چاکسازیە خوێندنگی ئامادەیمان لە ناو چاکسازیە بە سوپاسەوە بە مامۆستایانی بەڕێزیش ئەوانیش ڕۆڵی خۆیان هەبوو لێرە بەڵێ ئێستا لێرە ئێمە سزادراومان هەیە
لێرە قۆناغەکانی ئامادەیی تەواو کردو ئێستا خوێندکاری زانکۆیە چۆن دەچێتە زانکۆ لێرە هینە بە ئۆنلاین نەخوێنێ بە ئۆنلاین بە ئۆنلاین نەخوێنێ و جارێکە بە سوپاسەوە بۆ توێژەرەکان کاری ڕێخستنی تاقیکردنەوە و هێنانی مامۆستاکانی زانکۆ سوپاس و ڕێزم بۆ ئەوانیش هاوکارن لەگەڵمانە یانێ نەسا ئەمڕۆ ئێوە جنابتان هاتن دوو خوێندکارمان تاقیکردنەوەیان هەبوو زۆر باشە شێوازی سەردانیکردنی سزادراوان چۆنە ئێمە سزادراوەکانمان دابەشەوە بەسەر دوو بلۆکە بلۆکی یەک و بلۆکی دوو لێرە سیستەمەکە وایە ڕۆژانی دووشەممان مواجهی خێزانە ئافرەت وڵێن ژنان ڕۆژانی چوارشەمانیش مواجهی پیاوانە هیچ کێشەیەک نیە لەوەی کە بێن و سزادراوەکان ببینن بەس بە پلانە جاری وە ئیزدیحام و قەرەباڵخی دووسێ بەڕاستی زۆر ڕەخنەمان لێ ژیرە گلەیمان لێگەی بەڵام ئێمەش ئەبێ بەو پلانەی کە هەمانە بەو سیستەمەی کە دانراوە ئاوا خەڵک بکەینە ژوورەوە زۆر جار لەوانەوە ڕەخنانشمان لێ بژیرە بەس بەڵێ بە تایبەت بۆ هاوسەران باس لەوە دەکرێت کە لێرە بەشێکی تایبەت هەیە بەڵێ بەشی یەکتر بینینی بەڵێ ئەوە باسێکی بەشی هاوژینەکان بەڵێ ئەوشمان هەیە بەشێکی باش و ڕێک و پێگان دوای حەزەکەن جەنابتان میشی بینن لە ئەو هاوسەرانە یەکتریە بینن ئەوەش هەر بە پلانە ئەوە کاکسمکۆ چۆن بە پلانە ئەوش هاوسەرەکە بێ گرێبەستی خێسانی بێنێ گرێبەستی هاوسەرچیتی خۆی بێنێ لەگەڵ پێناسی خۆی و پێناسی هاوسەرەکەی ئێمە لێرە باجێکی بە دروستەکەین بەو باجە توانێت بچێت بۆ بەشە لەو بەشەش کارمەندی تایبەتمەندی لێ هەم ژووری بۆ دیارەکە هەم کاتی بۆ دیارەکە هەم ناوشتێن وسێت و داتا داخلێکە زۆر باشە ئەو گرفتانە چین کە ئێوە لە ناو چاکسازی هاتانەیان تا ئێستا کێشێ بۆتان و چارەسەر نەکراویان ئەوش کە ڕۆژانە بەردەوام دووبارە بێتەوە گرفتان وڵی هەندێک گرفتمان بە تایبەتی لەگەڵ مەسەلەی دادگاکان هەیە سزادراو کەێتە لای ئێمە تەنها لەگەڵ یەک پارچەوەرەکە تەعاملەکەین کە قەراری حکومەکەیەتی و بڕیاری دادگایە سزادراوێتە لای ئێمە وازانی ئێمە حکوممانەوە بەسەریات کۆمەڵی کێشە معاناتی بۆ ئێمەی باسەکە کە ئێمە هیچ دەسەڵات ئێمە تەنها لایانی وەرگرتنی ئەو سزادراوین و بیخێنە پرۆسەیەشی ئامادەکردنەوە و شیانەوە بۆ گەڕانە بۆ ناو کۆمەڵگە تەنها ئەوی شیێمە لێرە زۆر باشە باست لۆ کرد کە کۆمەڵێک بەش لە ناو چاکسازیە هەیە جاگەڕێگەمان بن بە کۆ دەچین سەردانیەوە بەشاناکەی کاکسمکۆ ئێرە بەشی یاسایە هەستیارترین شوێن لە ناو چاکسازی گەوران لە بەروی هەموو کارەکان لێرە بە یاسایی ئەکرێگەر باسێکیان بەشەمان بۆ ئەم بەشە هەر سزادراوەکە داخلی چاکسازیە بێ دۆسیەکەی یا قەراری حکومەکەی بڕیاری دادگا یەتە ئەم بەشە لەم بەشە دۆسیە بۆ ڕێگەخرێ ئەم بەشە ڕۆژانە کۆمەڵە کارمەندی ماندوو نەناز لێرە ئیشەکەن ئیش و کاری ڕێخستنی ماوەی حکومەکانیانە ئەو سزنەی ئەو سزادراوەی کە کاتی بەربوون بە مەرجی هەبێ مەسەن ڕێخستنی ئەوەی بۆ بکەن فایلی بۆ بکەن و ڕوانەی دادگایکە هەر چاڵە بێکیش بۆ بنبوونە هەبێ شتێک لێرە باڵانسی ڕاگررتنی ماوەی سزای سزادراوان ینی هەر کێشەیەکی یاسایان هەبێ هەر سزادراوە سەردانیم بەشاکە بۆ بەبەردەوامی ئەمانیژەر کۆنتاکتیان هەیە لەگەڵان چکە هەیە مەسە سزادراومان هەیە زیاد لە کێشەیەکی هەیە مەسەن ڕۆژی دادگایی هەیە بانکردنەوەی هەیە هەموو ئەم کارانە لێرە ڕێگەخرێ مثلا حتا ئەگەر کێشەیەکی خێزانیشی هەبێ و دادگای هەبێوانە بە هەماشی هەر ئەمان ڕێخستنی بۆکەنەوە یا مەسەن لە کێشەیەکا شایەتە لە کێشەیەکا سزادراوە هەمووی هەرم بە شەڕێکە کاتەوە ئەمان ئەزانن کە هەر سزادراوێک چەندێکی ماوە بەتاشین هەر سزادرا پێویستی بۆ بێ بزانێت چەندی ماوە سەردانی ئەمانەکەم بۆی بزانن سەردانی ئەمانەکە یا داوای قەراری حکومەکە یا سەردانی ئەمانەکە یا کاتی بەربوون بە مەرج ئەگەر دادگای بەڕێز بڕیار با بە بەربوونی یا بەرنەبوونی بەرنەبوونیشی هەر سەردانی ئەمانەکات و ئەمان دووبارە ئەیخەنەوە پرۆسیمەسەر داوای تەمیزەکە یا جارێکی بۆی بەرزەکەنەوە دوای سێمانگ هەر ئیشی ئەمان زۆر باشە چینە بەشەکانی تر بەڵێ ئێرە کێ بوو کاک سمکۆ؟ لێرە تقریبا بەشی چێشخانەی ئێرێ ئەمە لێرە ڕۆژانە ئەو شتانی کە پێویستە بۆ سادراوە لەیان بەڵەندەرەوە هێت لێرە تەوزیعەکرێ بە قاعەکانە هەرەکەی بە پێی وەزنی خۆی و حسەی خۆی ئێمە لێرە خواردنی ئامادەکراو نایم بە سزادراوە تەنها بەشێکمانەیە بەشی پێشوازی ئەو سزادراوانیت کە تازەیەن کە تا باجیان بۆ کرێ و پشکنی تەندروستیان بۆ کرێ و دەفتەری تەندروستیان بۆ کرێ لەو بەشامێنەوە خواردنی ئامادەکرایان بۆ بین ئەوانەی تر کە دابەزیون بۆ قاعەکان ئەو سزادراوانە ئێمە هەموو 5 ڕۆژارێ خواردنی وشکیانی لێ خۆیان تەباخیاندایە خۆیان بۆ خۆیان خوارد ئامادەکەن زایدەن
ئەوەی پەیوەندی بە تەڕە و نانی بەیانی و ماستە و شتانە بێ ڕۆژانە داوەشەکەین بەسەریانە. بەڵێ ئەو خواردنانی کە ئەیانەنێ بەشیان ئەکایانی بۆ نمونە بەڵێ ئەو وەزنەیە کە دانراوە ینی ئەو لەگە بەڵێندەرە چی نووسرا بێدا قایمەی ئەوە ئێمە ئاینێنێ هەر بە بەڵگەی ئەوەی کە شتەکان زیایی هەیە ئێمە هەموو کاتێ لە کاتی مواجهای بینین جاران ئەگەرێکە چوو بچێ بۆ لای سزادراوە شتێ برد. ئێستا ئەمە لێرە هیچ شتێ وەرناگرین ئێمە بەعکسەوە کە خەڵکی لێرە شتە باتە دەرەوە سزادراوەکە لە خۆی زیا یا هیچ خواردنی ڕێگە پێدراو نیە لە دەرەوە بهێنرێتەوە ڕێگە پێدراونی ئێمە لێرە هیچ خواردنێ وەرناگرین بەڕێوەی هەموو شتێکیان بۆ دابینەوین. کاکسم کە ئەوانەی کە لێرە کار دەکەن سزادراون یان کارمەندی تایبەتی کارەکەن سزادراون ماگانە موچەیەکیان هەیە لەلایەن بەڵەندەرەوە پیانە دێت کە ئەوەش هەر لە گرێبەستی وەرگرتنی خواردنەکە لەگەڵ زۆر باشانی لە ناو چاکسازیاتوانن کاریش لە بەرەوەی سزادراوەکان سوودمەند بنەوەلەوە ئەو مەسەن هەیە پێویستی پێوێتی بۆ ژیانی ئەوانە کە هەیە دەستی کورتە و ماڵ و مناڵی هەیە ئێمە ئەوەش هەر بە پلانە توێژەرەکان ڕێکێخەن و خەڵکانە دەرەکەن بۆ کارکردن. متمانەتان پێیان دەبێت ئەوانە دوای ئەوەی بە فلتەری توێژەرەکان ئاڕۆن ئەو کاتە بەڵێ لەسەر بۆ کارکردن. بەڵێ بەستان خۆش بێت. بەڵێ ئێرە کوێ بوو کاکەس؟ ئێرە لانەخانێرە پرزگەی سێ لا ئێمە وان ناوابرێ پرزگەی سێ خاڵی وەرچەخانە لێرەوە داخڵە بین بۆ ناو سزادراوان بۆ ناو هۆڵی سزادراوان. واتەمی کە چەندێک ئێمە هاتوچۆ دەکەین تا ئێستا نەگەشتوینە سزادراوان و بەشی یاسا و ستافی دایرە و چێشخانەی بوو کە بۆ باسکردی ئەم پرزگەی سێ خاڵی گۆڕینە لێرەوەی تر هۆڵی سزادراوەکان هۆڵی سزادراوەکان و کتێبخانە و بنکەی تەندروستی و خوێندنگە و بەشی یەکتربینینی هاوژینەکان و هۆڵی یەکتربینی مواجە ڕێگەمان پێێن ئەم بەشەش بەسپاسەوە کۆمەڵی کارمەندی هەرماندونەناس هێزی جێبەجێکردن کەوانە سەربازی ونن بە بەردەوامی 24 کاتژمێری لە دەوامان ئەو هێزە بەڕێوە ڕێگەمان پێێن ئێمە بچینە ناو بەڵێ ئەم بەشە کتێبخانەیەەکە کسم کۆ بەڵام بەشە کتێبخانەی چاسازی گەورانی سلێمانیە بە نزیکەی و ئەبزانم 14 کتێبی تایە. ئەو کتێبانەتان لە کۆ ئەم کتێبانە بەشێکی بەسپاسەوە وەزی کاروباری کۆمەڵاتی و ڕۆڵی هەبووە بەڕێوەبەری گشتی و کەسانی تریش و هەم لە ڕێ لێپسای کتێبخانەوە کاگڕێوار و سوپاسی زۆریشم بۆ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کە کۆمەڵێک کتێب و ستانێکی بۆ نادین لە هینی ئەو پرۆژەی کتێب باشترین هاوڕێی مرۆڤە. ئەم کتێبخانەیە ڕۆژانە سزادراوە بووێرە ئەوانەیە خوێندنەوە هەیە ئەنووسن نەخوێندنەوە بەڵێ لێرە ینی هەموو کارەکانیان لێرە بکرێت لێرە چەندین کتێبە چاپگەێنراوە هەر خۆم لە ماوەیەم حەومانگەی دەست بەکار بوونمە کتێبێکمان بۆ سزادراوێک بە چاپگەیان سواز بۆ هاوڕێمادی و ڕەنگە ئەمەش هاوکارێکی باش بێ بۆ سەری کرد هاوڕێکی من سپۆسەری کرد کتێبەکەمان بۆ چاپگەیان و لێرە ژناسانێکی جوانمان بۆ کرد ئەم کۆمەڵە کەناڵی ڕاگەیانی لێبوو و ئێستاش دەستخۆشیم بۆ لێپسای کتێبخانەکە کە لەسەر بابەتی مادەی هۆشبەر کتێبێکمان بەدەستوێت لەوانەیە لە چەندمانێکی ئایندە ئامادە بێت سەبارەت بەو ئالوودەبووانی توشبووی مادەی هۆشبەر کتێبێکی باشمان بەدەست چیرۆکی ئەوان باس لەوەکەن کە چۆن تووشی چیرۆکێکی لە خۆگرتووە ئیشەڵاوە لە قۆناغی چاپایویش ئەو کتێبەشمان لێرە زۆر کتێب بە چاپگەن ئەکرێت کتێبەکان بەرنەدەرەوە ینی بۆ ناوخەکانیان یان هەر لێرە بێمە هینە کاک ڕێبوار لێپسای کتێبخانەکەیە هەموو بڵین ئەم کتێبانە ناو ناونیشانی کتێبەکان لە هۆڵەکان هەیە لە ڕاڕۆکانی سزادراوان هەیە خۆی لەوێ سێریێگا و ناونیشانی کتێبەکان هەموو بەشەکان دیاری کراوە هەر لەسەر ئەو کتێبانە ستافی تایبەتی کتێبخانە کاک ڕێبوار لێپسایەتی ڕۆژانە سەرپەرشتی و کاراناکەن لێرە هەمە هەتا کۆڕێ شتێکیشمان هەبێ لێرەیکەین کتێبخانە بۆ دەچکە هەموو شتێک تایە. بەڵێ باس لە مادەی هۆشبەر کرد کاکەسم کۆ تا چەند گرنگانی بوو دەرچوانی ئەو کتێبا بۆ ئەوەی خەڵک بزانێت کە بۆ نمونە کەسێک چیرۆکی ژیانی کە چۆن دەستی کردو بە مادەی هۆشبەرەوە چۆن ئالوودە بووە چۆن دەستگیر کراوە لە ناو چاکسازیات توانیوێتی مەسەلەن دەستبەرداری ئەو حاڵەتی بە یان بەردەوامە ئەمانە تا چەند گرنگە تۆ لە کتێبێکا کۆی کەیتەوە پرۆسەی شیانە و دووبارە گەڕانەوەی و کەسانی
تووشی ئالوودە بوون بە مادەی هۆشبەر لێرە هەر جایەکتی باسی تۆژەرەکانەکەم تۆژەرەکان ئەو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بەردەوامی خول هەیە لێرە بە بەردەوامی خول هەیە و زایدەن کتێبخانە ژۆڵێکی باشی بینیوەلەوەی کێن ئەخوێندنەوە و ئەمانە ئەو کتێبە ئێمەشکە بۆ باسی 35 چیرۆکە ینی 35 چیرۆکی ئەو کەسانێک کە توش بوون چیان زەرری چیان کردو چیان لە دەستزاوە لە ئەنجامی توش بوون بۆ باوەڕم خوێنەرێکی زۆر باشی ئەبێ گەر دەست بردێ حاڵەتە ئێستا لە دیاردەش دەرچوو ینی تا ڕۆژانە لە ڕاگەاندنەوەی بیستین چەند مادەی هۆشبەر دەستی بەسەرا گیرا چەند کەس گیرا ئێمە ڕۆژانە بەرکەوتنمانەیە ڕۆژانە حاڵەتەکانەوە زۆر بووە زۆر باشە کاکسم کۆ کاتێککە سزا دەدرێن و دێنە ئێرە لە سەرەتاوەز یان چۆنە وڵایی تیاتی مەسەر لە ڕووی دەرونیۆتیەکە چێوانە ئێمە سوپاسم بۆ بنکەی تەندروستیەکە چکە بنکەیەکی تەندروستی زۆر باشیشمانەیە لێرە و کۆمەڵە پزیشکی بەڕێز کاریتیاکەن سوپاسم بۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانیش ئەوانی شەر هاوکارن لەگەڵمانە ئێمە دکتۆری دەرونیمانەیە هەفتانە ئەو حاڵەتانە و کەیسانە هەمیە بینێتەوە زۆر جار تەوانە قسەی خەڵکە هی ئەمە نیە ڕۆژانش دکتۆرمان هەیە ئەو دکتۆرە هەفتەیە ڕۆژ هەموو ئەو حاڵەتانە چێکەکە باس لەوە کراوە یان چەند جار لە هەر لە بەرنامەکەی خۆمان من میوان هەبوو ئاماژەی بۆ کردووە مادەی هۆشبەر دەهێنرێتە ناو چاکسازی جا بە هەر ڕێگەیەک بەتەوانەمە قسەی وەکوتم قسەی ئێمە نیە قسەی خەڵکە لەسەر ئەمە چیدان هەیە کاکسم کۆ وڵی خەڵک لە دەرۆ قساگا چۆن قساگاوە قسە بکە بەس حەزەکەم ئەوی کە لە دەرۆ قساکە خۆی بەیەک ڕۆژ لەگەڵمان نابژی لێرە هەندێک جار لە ڕێگەی درۆنەوە مادەی هۆشبەر هاتێتە ناو چاکسازەکان ئێمە درۆنمان نییە لێرە بەڵام ئەتوانن ئەوەی کە ئەو قساناکە ئەو شتاناڵێ لەسەر ئێرە خۆی ڕۆژە بێ لەگەڵمان نابژی من لەسەر فترێ قساگەم کە خۆم لێرە بێ لەگەڵمان نابژی بزانێ چیەکەین لێرە چۆن هەڵمانەوە بەڵگەشمانەوەی دروست ورد هەیە بۆ ئەوەی لەم ماوەیە چەندین کەسمان بە مادەی هۆشبەرەوە لێرە دەستگی کردووە لە خەڵک کە لە دەرەوە هاتوو بۆ ئێرە ویسێتی بێنێ بۆ سزادرا و گرتومانە هاوسەر خێزانی سزادرامان دەستگی کردووە باوکمان دەستگی کردووە ئەگەر لە شوێنی زۆر حساسی شارد بێتیانەوە ئێوە هەتوانیتانە ئێمە ستافی پشکنینی هەم ئافرەتمانەیە هەم پیاومانەیە باوک هێنایەتی بۆ کوڕ لێرە دەستگیرمان کردووە ئێستا ڕەوانەی بەڕێوەبەرەتی نێشتنی مادە هۆشبەرەکانمان کرد زۆر باشە دەستان خۆش بێت با بچین بۆ بەشەکانی تر. ئەم بەشە بنکەی تەندروستی چاکسازی گەورانە کۆمەڵێ دکتۆر و کارمەندی تەندروستی ڕۆژانە کاری تیاکەن بەشی تیشک بەشی تاقیگە و ئەو سزادراوانی پێویستیان بە پشکنینی پزیشکی و بینینی دکتۆر هەیە یەنە ئێرە ڕۆژانە دکتۆرمانەیە ئێسکە دکتۆری باتنیە دکتۆری دەرونیە دکتۆری دانا ئەوانەمان هەر پێویستێکیان هەبێت دێنە ئێرە پێویستیشی بەشی خەوتنی شێ بەوەی کەوتانن ئەگەر حاڵەکەیشمان لێرە ئەگەر پێویست کات سزادرا پێویست بەوە کاکە بمێنێتەوە لێرامێنێتەوە ناچێتەوە بۆ هۆڵەکەی خۆی کاکسم کۆ لە چ کاتێکا پێویست بەوەکە ببرێتە دەرەوە بۆ نەخۆشخانەکانی حاڵەتانەیە کە دکتۆر دیاری ئەکانی کە بزانێت چارەسەرەکەی لێرە ناتوانێت کە یان نەشتەرگەری بێ ڕوانێکا بۆ دەرەوە هیچ داواکارێکەیە کە سزادراو هەیبێت و لەناو ئەم بەشانەیانە بێ وەکو وڵی بووە داوای زەرای قژیشیان لێ کردووی بابەتی جوانکاری هاتێت بچێ بۆ هەڵی سمال بکە دان چاکا و ئەوان دروستکەوانە ڕێگەتان پێیاون یان وڵی بە شێوەیەکتر بمان چارەسەر کرد ئەوەی بابەتی ڕوانەوەی قژەکە بە باروکەیە چارەسەرمان کرد بۆی چکە وەڕ زۆری بیبیت و بینی لەوەی سزاگەشی قورسە ئەو کەسی داوای کردو سزاگی قورسە سزاگی بەڵام حەقەبیرێکیش لەوە بکەنەوە ینی بابەتی جوانکاری و ئەوانە بێن ئێرە چونکە ڕەنگەوانە دڵیان بۆ خۆشەکە ئەو داواکاریانەش هەیە لێمان ئەوەش کراوە ڕوانەوەی قێژ چاکردنی دەمودان جوانکاری دەمودان لە بابەتی دەرمان و ئەوان هیچ گرفتێکتان هەیە کەم دەرمان کەم بێ یاخود پێویستیەکانی پزیشکی بە پێی پێویست جارجار ئەمان بێ بەڵام سپاس بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیش بەڕاستی هاوکارێکی باشن زۆر هاوکارێکی باشن سپاسم بۆ دکتۆر سەباح و برادران ئەگەر بۆ نمونە سزادرا پێویستی بە نەشتەرگەریەک یان شتێکی بابەتە هەبێت دەنێرێتە دەرەوە کرێت و ستافی ئێمە پاسەوانیە کات و هەموو ئامادەکاریەکان هێزی جێبەجێکردنی ئەمەی کات ئەم بەشە
ئەمە بەشی خەلوی شەرعی بەش یەکتربینینی هاوسەرەکانە. باشە ئەو هاوسەرانەی بڵێن ئەو سزادراوانەیە لەوەی هاوسەری هەیە ئەم بۆم باس کردی بە پرۆسەیەک ئاڕوا گرێبەسی هاوسەرگیری و پێناسەکانیانن لە بەشی ئاماری ئێمە لێ بازی کتابەتیان بۆ دروستەکەی لە ڕۆژانی سەردانیە ئەتوانە هاوسەرەکان سەردانیان بەشە بکەن. لێرە بەپی سیستەمێک لە لاپتۆپەکەی لێرە ناویان تۆمارەکرێ کاتی هاتنیان ناوی هاوسەرەکەی ناوی خێزانەکەی و کلیلی ژوورێک بۆ لەگرێت ئەچێ بۆ ژوورە بۆ بینی خێزانەکەی خۆی و دوای دەڵێن لێرە کاگەڕێتەوە کلیلەکە دەسیمەکە کاکسم کۆ ئەمە بۆ سزادراوێک ئەگەر خێزانەکەی لە دەرەوەی زیندان بەڵام هەندێک کەیس هەیە کە لای ئێوە سزادراوێکی خێزانەکەشی بە هەمان شێوە سزادراو لە بەشی ژنە بڵێ ئەم هەماهەنگیەتان چۆن لەگەڵ بەشی ژنانان کردووە؟ 11 کەیسمانەیە خۆشیان و ژنەکانی پیاوەکان لێرە ژنەکانیش لە چاکسازی ژنان و مناڵانە لەوێ سزنە لەوێ سزادراوە. ئێمە ڕۆژی تایبەتمان بۆ ئانداناوە لە کاتی سەردانی خۆیانە بەپێی ئەو بەرنامەی سەردانە ئەوانیش ئەو برادرانەی چاکسازی ژنان و مناڵانیان هێنن بۆ هاوسەرەکانیان لێرە هەر وەکو بۆ سیستەمەی چۆن کەسی تر یەکتریە بینەوە ئەوانیش یەکتریە بینە. بەڵێ هاتوینەتە بەشی درومان کاک بەرەک دووری بەڵێ قەرەباڵغ دیارە ئەم بەشە ئەم بەشە 20 مەکینەی خەیاتی تایە باشە سزادراوان ڕۆژانە لە بەیانیانەوە کە یەنە سەر کارەکەن هەمووانەی کە لێرە کارەکەن سزادراون بەڵێ کەسی کەمان نییە لێرە کارکە غێری سزادرا باشە ئیشوکاری جلوبەرگ دووری نواناکەنە تا کارمەندی لێرە لێرە دوورێ لێرە بۆیە دوورن هەم لە ڕووی بڵێن کرێی دوورینەکەی و هەرزانترە لە دەرەوە لێرە هەم بەرەکدروی باشی تایە و خاڵێک تر سزادراو هەیە لێرە لە خولی بەرەکدروینە فێر بووە ئێستا چۆتە دەرەوە بۆ بە پیشە بووی یعنی ئەمان لەگەڵ ئەوەی کارەکەکەن ئەتوانن کەسانی تریش فێرکەن بۆ ئەوەی خەڵکی یان لێرە فێر بوو ئێستا لە دەرەوە کاری بەرەکدرویەکە وەکو پیشێک ئێستا لە دەرەوە بۆ خۆی هیچ گرێبەستێکتان هەیە وەکو چاکسازی گەوران لەگەڵ دەرەوەیە بۆ نموناگەر ژمارەیەکی زۆر جلوبەرگیان بوێت لێرە بۆیان بدورن و بۆیان بنێرەوە هیچ گرێبەستێکمان نییە و لێرەشەوە داواکەین هەر بەڕێوەرایەتیەک یا شوێنێک جلوبەرگێکی تایبەت بەخۆیەوێ ئێمە ئەتوانین بۆی ئامادە شتێکی باشە نرخێکی کەمتر بۆی هەم داهاتێکشی بۆ ئەمان بۆ سزادرانێرە هەم بۆ ئەو شوێنانەش بە کولفێش کەمتر دەستیانەکە یعنی ئێمە ئامادەیمانتیە بەڵێ قوماشی شەیە لێرە بۆ نمونە سزادرا بیکڕێت و هەر لێرەش بیدوریانە بێت لە دەرەوە قوماشەکە هەر لێرە قوماشی ژەیە سزادرا و خۆی لێرە هەڵێژێ یا کە سوکاری سزادرا یان لێرە جلە دوورن ینی قیاسەکانە وەرەگرن لێرە جلیان بۆ یا خۆی قوماشێن یا لای ئەمە قوماشەکڕێ هەردوو حاڵەتەکە بێت جلی کوردی و مناسباتەکان بڵێ گورجگۆڵیشن زۆر جارەڵێن ئەوانەی کە خەیاتەکەن درەن ئیشەکان تەواوەکەن لێرە مۆعین مەزبوطە لێرە کاتەکان بە مەزبوطی دەکرێت بەردامی لەسەر کارەکەیت باشە ئەو بەرامبەر بە کرێکە کەمانگانە ئەیاندرێتێک کێ ئەم پارەیان ئەمان لێرە بڵێ کرێ وەرەگرن لەباتی دوورینی لەبەر لە پای دوورینی و جلوبەرگە بەشێکی ئەگەڕێتەوە بۆکو داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی بۆ خۆیان ئەمە بەستەکەم ئەوەیە دیاری کراوە ئەو کرێکە بۆ ئەوانە چۆنە لەلا چاکسازیەوە یا بەپێی ئیش زۆر باشە. یەکێکی تر لەو سزادراوانەی کە لەم بەشەکاری بەرگ دوورین دەکات ماوەی 16 ساڵە لێرە حکم دراوە بە مادەی 406 واتە سزای لە سێدارەدانی هەیە و ماوەی 11 ساڵە لەم بەشە کار دەکات و ئەو باسی لەوە کرد کە بە نزیکەیی زیاتر لە 100 کەسی لەم بەشە فێری درومان کردووە. ئێمە بە داوای لێبوردنەوە ناتوانین ڕاستەوخۆ لەگەڵ خۆی داقسە بکەین لە ڕووی یاساییەوە ڕێگە پێنەدراوە بەڵام ئەوەندەی کە پێش ئێستا قسەمان لەگەڵ کرد بەڕێزیان خێزاندارن و داهاتی ئەو ئیشەی کە دەیکەن بەشێکی بۆ خێزانەکەیان دەنێرنەوە و بەشێکیشی بۆ
کار و ژیانی ڕۆژانەی خۆی سرف دەکات و لەگەڵ ئەوەشدا ئەو ئاماژەی بەوە کرد کە هەوڵ دەدەن بەم کارەی کە دەیکەنەوە بەو داهاتەی کە هەیەە یارمەتی کەسانێک بدەن کە پێویستیانە کە لێ قەوماون و زۆر جار باسی لەوە کرد کە کەیس هەبووە هەر بەڕاستی پێویستی بە هاوکاری هەبووە ئەمان لە ڕێگەی ئەم ئیشەوە کە دەیکەن لەگەڵ هاوڕێیانی تری هەوڵیان داوەکە هاوکاری ئەو کەسانە بکەن کە پێویستیانە وەک ئاماژەم پێکرد بەڕێزیان ماوەی 16 ساڵە لە ناو چاکسازی گەورانی سلێمانین و سزاکەیان لە سێدارەدانە بەڵام خۆیان بەم کارەوە خەریک کردووە و بەیانی ڕۆژانە دێنە ئێرە هەتاکو ئێوارە و کاتەکانی خۆیان بە کاری درومانەوە بەسەر دەبن. ئێرە کاک سمکۆ شوێنی شتن و وتووە بۆنێکی خۆشیشی هەیە ئەم قای هەر کەسەری پیاکی بۆنێکی زۆر خۆشی هەیە لێرە جلیاکانیان دەشۆرێت و توەکرێت بەڵێ خۆیان یەنە ئێرە یان چۆنە ئەم بەشە کۆمەڵێ ئەمە بەشی شتن و تووە ئەمە کۆمەڵە سزادرا و تیا کارەکە باشە لەم بەشەیە ڕۆژانە لێپسای بلۆکەکان ئەوەی هۆڵەکان هەست سزادرا جلی هەبێ پێویستی بە شتن و تو بێ کۆکرێتەوە بۆ ئێرە لێرە بۆیانە شۆرێت بوان و تۆکرێت و بەپێی ناوەکانیان نەگەڕێتەوە بۆ قاکە مەبلەغێک پارێکی کەم پارێکی لە چاو دەرەوە حسابێکی زۆر کەمە زۆر کەمە لێرە تویەکی قاتێ جل بە هەزار ناکرێت لە دەرەوە جلبێنین و لێرە قاتێ جلی کوردی بە هەزار دینار بۆیانە شۆن و بۆیان و تۆکەن و ئیبەنەوە بۆ قاکە بووی هەم شوێنێکی پاک و تەمیز دەخلێک بۆ خۆیان شتێکیان دەسەکەی و هەم پاک و خاوێنیەکە بۆ ئێرە چکە بەتانەکانیش لێرە شۆرێت بەڵێ جێگەی خەویان و هەمووی هێنێتە ئێرە پێویست بە بشتن و ئەوانەوە لێرە باشە لە ناو قاعەکانە خۆیان ناتوانن جل پشۆن ینی مەرجە هەر بهێنرێتە ئێرە یان کەسێک خۆی حەزەکات لێرە مڕەتە بۆ ئێوەگەر بەڕێک پێشیوانە و بۆی پشۆن و بۆی توکە نەینێرە وەرەژینەوە ئیلا هەشە خۆی جلەکانی خۆی شوات و دەستان خۆش بێ کاک سمکۆی ئەمڕۆ ئێوەمان ماندوو کرد بەشێکی ئەو بەشانی کە لە ناو چاکسازیە هەیەمە کردمان دیارە کۆمەڵێک بەشی تریش وەک بەڕێزت باست کرد هەیە کۆتایی ئەگەر قسەیەکتان مابێەوە وەکو چاکسازی وەکو ئەو کەسانی کە لێرن ینی مافێکی تریان هەیە پێویستیان بە چیتر هەیە بۆیان بکرێت یان چ شتێک هەیە کە تا ئێستا نەکرا و لە پلانتانە هەیە بیکەن سپاس بەخێر بن سەر چاو ئەمڕۆ ئێوەش ئەرکتان کێشا لەگەڵمانە ماندوو بوون ئەمڕۆ معاشەیە مەتان کرد لەگەڵ ئەمەژیان یەکێ لەو شتانەی نەتان بینی لە دەرەوە گۆڕەپانی یاریمان هەیە کە ئەوانش بە بەرداوای بەکارێنن هۆڵی داخراویشمانەی یاری ئەوەش بەکارێنن سادراوەکان لە ئێستا سادراوەکان لە یاریکردنن ئەم دقەیەک ئێستا قساکەی ئەوەی بەڕاستی کە زۆر زەرورە و پێویستە ئێمە داواشمان کردبوو و ئێستا پلانیش هەیەکردنەوەی سنتەرێکی ڕایەنانەوەی ئەو ئالوودەبوانەوە بە مادەی هۆشبەر چکە بەڕاستی مەسەلەی مادەی هۆشبەر لە حاڵەت و دیاردە دەرچووە حاڵەتەکان زۆر بووە کردنەوەی ئەو سنتەرێکەوە زۆر زەروریەتە لە ئێستا کاری لەسەر کراوە بەڵێ کاری لەسەر کراوە زەگەر سیاتر خەریکی بن بە تەسەوری من باشترە و یەکێ لەو شتانی تر کە بۆ ئێرە ئێمە ڕێژەی توێژەرمان زۆر کەمە توێژەری دەرونیمان زۆر کەمە لە چاو ئەو کەسانی کە لێرە سزادراون ئەمە لە سەرەتای بەرنامە باسمان کرد کاکەسم کۆتوان بە نزیکەی 1400 سزادرا و لەم ناو ئەم چاکسازیە هەیە ستاندارد بۆ چەند سزادراوێک تۆ دەبێت توێژەرێک سزادرا و یەک توێژەرە ئەی لێرە چۆنە وڵای لێرە وازان حدودی 100 قسوور سزادرا و یەک توێژەری سەر و 100 سزادرا و یەک توێژەری بەرەکەی کە ڕێژێکی زۆر کەمە و خاڵێک تریش کارمەندی هێزی جێبەجەکردنیشمان کەمە ینی ئەوانش چکەوانش بەرکەوتنی ڕاستە خۆیان بە سزادراوە و داوامیشیان 24 کاتژمێری داواتان کردو بۆتان زیاد بەڵێ داوامان کردووە و داواکەی بۆمان چارەسەر بەڵێ ئازانێکی کتر لەو کەسانی کە بە پێویستمان زانی بەڕاستی لەم بەرنامەیەدا کەمێک گفتوگۆی لەگەڵا بکەین ئەویش بەڕێز یادگار ئیبراهیم لە پرسراوی هێزی جێبەجێکردنە لە بەڕێوەبەتی چاکسازی گەورانی سلێمانی سلااوتان لەبێت کاک یادگار باسێکی کارەکەی ئێوە گەر بکەین ئەوەی کە زۆر گرنگە بەڕاستی مامەڵەکردنی ئێوەیە لەگەڵ بەندکراواندا سزادراواندا مامەڵەکانتان مامەڵەیەکی چۆنە ڕۆژانە ئێمە ستافەکەمان لە ئەرکێکی 24 ساعتیە بە 3 شەفەت لێرن ئیشوکاری سازراون بەڕێوەبن پێوەست بەوەژ ئێمە ڕۆژانە ئەوانەی کە بۆ دادگاکان داواکراون هێزەکە ئێمەیان بە بۆ دادگا بۆ نەخۆشخانی دەرەوە بۆ ئازاد بوون ئەمانە لە دەرەوەی
چاکسازی بەڵام لە ناو چاکسازیشە ڕۆژانە کارمەندانی ئێمە ئیشوکارێکی زۆریان لەسرە هەم هاوکاری توێژەرەکان لێرە هەم ئیشوکاریان پێوەستە بەیەکەوە. بەڵێ ئێمە کۆمەڵێک بەشمان لەناو بەرنامەکەدا لەگەڵ کاکسم کۆ بەسەر کردەوە هەرێکێک لەم بەشانە کۆمەڵێک سزادرا و کاری تێدا دەکەن چاودێری ئەوان چۆنەکە ئەمانە هەمووی ستافی هێزی جێبەجێکردن ئەرکیان لەسەر ستافی هێزی جێبەجێکردن بەردەوام چاودێریەوە بڵێ بۆ نمونە کاتێک دەچنە هۆڵی وەرزشی یاخود دەبرێنە بەر هەتاو یاخود کاتی نان خواردنیان لەم کاتەدا قورسایەکان هەمووی لەسەر کاتی نان خواردنیانەوە لە هۆڵەکانی خۆیان کاتی نان خواردن بەڵام ئەوانی کە ئەچنە دەرەوە بۆ ساحەی وەرزشی ئەوە ئیشی هێزی جێبەجێکردنە ئەوەکیان لەسەر شانە ئەمانی کە بینیتان لە وەرشەکانە ئەوانە ئیشی هێزی جێبەجێکردن ڕۆژانە سزادەران لەوی شەکەن ئەهێنن و ئەیان بنەوە بە شوێنی خۆیان بنکەی تەندروستێکە بە هەمان شێوە هەموو ئەو شوێنانی کە ئەمڕۆ ئێوە جەنابتان بینیتان ئەمانە هەموو کارمەندی هێزی جێبەجێکردن لە ڕووی ئەمنێتیەوە لەسەر شانیەوەن کاتێ سزادراوێک تازە دێتە ئێرە یاخود ئێوە کاری گواستنەوەی بۆ دەکەن دەوترێ زۆر جار بەشی پێشوازی تا ئیشوکارەکانی تەواو هەر دواتر بەڵێ هیچ کات هەبوو ئێوە کاری توندوتیژی بەرامبەر سزادراوێک بەکار بهێنن نا ئێمە بەی شێوەیەوە ڕێگە پێدراوە نیە چاودێریی وردمان لەسرە هەم لەلایەن لیژنەی مافی مرۆڤ پەرلەمانەوە هەم ئەو ڕێکخراوانی کە ڕۆژانە لێرەن هەم لەلایەن توێژەرەکانەوە ئەو بەی شێوە مرۆڤانە مامەڵە لەگەڵ بەندکراوەکاندا دەکەن ئەوە توان دواترێکە قسەی سادراوەگرن مامەڵی مامەڵێکی مرۆڤ دۆستانەیە مامەڵێکی ئینسانانەیە یەکێک لەو گرفتانی کە باس کرا لە بەرنامەکەدا ژمارەی ئێوە وەکو ئەو کەسانی کە پێویستە لێرە بوونتان هەبێت کەمە ئێمە لە ڕووی کەمی کارمەندەوە ئەوە کێشێکی زۆر گەورەیە چەندین داوامان کردووە بە ستافێکی کەمەوە ئەرکێکی قرسمان لەسەر شانە چاو زۆری ژمارەی سزادراوان و ئێوە ستافێکی کەم ڕەنگە بارگرانێکە دووجار بۆ ئێوە زیاتر بەتاکی داراوەڵاوە بۆ تا بارگرانێکی قرس لەسەر کارمەندەکانمان بەڵامی تر زروف و هینەکەی ئەمڕۆوای لە هاتووە دامەزران شت ڕاگیراوە نییە بەڵام ئێمە داوامان کردو دەمێکە داوایمان کردووە بۆ ستافەکەمەشەوە ئێمە ئیشوکاری خۆمان کردو ئەمەێنشت و خەلمان دەستان خۆش بێت. بەڵێ ئەزانێکی کتە لەو میوانانەی کە لە بەرنامەکە قسە بۆ ئێمە دەکات بەڕێز یادگاری ئیسماعیل لە پرسراوی هۆبەی توێژەرانە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین لە ناو چاکسازی گەورانی سلێمانی سڵاو دەبێ کاک یادگار پێم وابێ ئەرکی ئێوە زۆر قورسە لە ناو چاکسازی لەبەرەوەی کاتێکە بەندکراوێک دێتە ناو چاکسازی و کە دێتە ئێرە حکمی بەسەردا دراوە واتە سزای کۆتایی وەرگرتووە ڕەنگە بارودۆخی دەرونی زۆر خراپ بێ هەر لە سەرتاوە کە ئەو سزادراوە دێتە ئێرە ئەرکی ئێوە چی و چۆن مامەڵی لەگەڵاکە دەستەکان نەخۆش لەنەخان لە ڕاستیەوە جەناب دامەژێت پێدا کە ئەرکی توێژەرانی دەرونی و کۆمەڵاتی بەگشتی لەو ساتەوە دەست پێکا کە سەدراوە کاگاتە ئێرە چونکە لەحزەیەکی ناخۆشاکە پێتوێت لە حزی سایکۆلۆژی لەو کاتە حکم دراوە هەر ڕۆژێک چەند سەعاتێک دوای ئێوە گەشتۆتە ئێرە ئێبە لەو کاتێ هەوڵدەین کە ئەو توێژەرە بەڕێزەمان کە لە بەشی پێشوازیە لەوێت تۆزێک جۆرەك لە سایکۆلۆجیکیشن و جۆرێک لە ئاسایی بنەوەی بۆ کە لەو بارودۆخی کە بەسەری هاتووە لەو حاڵەتانی کە دروست بووە دواتر لەوێ و فۆرمێکی بۆ پڕاکتێتەوەوانە فۆرمی پێشوازیکە بۆ هەڵسەنگاندنی پلانی ماوەی ساکەی کە بزانین چی بۆ بکەین پیشۆ پسپۆڕی ئەم کەسە چی بۆ پێداویستەکانی کێشە دەرونی و کۆمەڵایەتەکانی بەگشتی لەو فۆرمە زانیاری کەسی لەسەر لە بەشی پێشوازی پێشان کە بێتە ناو بلۆکەکانەوە دواتریش کە هاتە بەشەکانەوە بێگومان لە هەر بەشێک لە بەشەکان لە بلۆکی یەک لە بلۆکی دوو لە لیژنە جیاوازەکانە توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی کە زۆر جارێ ماڵین ڕاوڕەوەی چاکسازیەکان یانی ئەو پرۆسی کە ناوێنێ ڕاهێنانەوە و ڕیهابیتیشن بەشە زۆرەکەی بێسەر دەستی توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی بێ بە سوپاسەوە بۆ هەموو ستافە جیاوازەکانی دیکە بەڵام بەداخەوە کە ڕەنگەی مەکەمی ستافەکە تۆزە لەو بوارە کێشە بوو بێکەوە پێویست بە پیستان دەدە جیهانیەکان کە توێژەرێکی دەرونی کۆمەڵایەتی بە 20 کەسی لابێ ڕۆژانە بچێت سەردانیان بکات چێشی دەرونیان کۆمەڵایەتیان بزانێ دەوراتیان سیمیناراتیان خولیان خوێندنیان هەموو بوارە جیاوازەکانی دیکە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ئێمە بەسپاسەوە بۆ هەموو توێژران بۆ جەنابی بەڕێبەر و ستافە جیاوازەکان ئەم کارانە ئەکرێت ئێوە ڕۆژانە بەسەرکردنەوەتان هەیە بۆ سزادراوان و لە کێشەکانیان و گرفتەکانیان بەڵێ زۆر جار باس لەوە ئاکرێت کاتێکە کەیسێک هەیە لە ناو چاکسازی و دواتر ئەم کەیسە ئازاد دەکرێت و دەچێتە دەرەوە دووبارە دەچێتەوە سەر ئەنجامدانی تاوان مانای ئەوەیە لە ناو چاکسازیە بەپی پێویست ئەو چاکسازی وەرنەگرتووە ئەمە چۆن ئەمە پەیوەندی بە خودی کەسەکەەوە هەیە یان پەیوەندی بۆ بی ئێوە هەیە کە لە ناو چاکسازیە دەستەکان خۆش لانەخان هەویستم دو زۆڵامەکە پێویستکەم بە پرسیارێکە میشتەوە لەسەر ئیشەکان بەگشتی کە دوو جۆرە توێژەرەکان کە هیچ ڕۆژانەیە دەرێ سەدراوەکان ئەبینن بەشێکی ئیشی ڕۆتینی ڕۆژانە بێت ڕەنگە لە داواکاریەکان عریزەیەکان و ساوێکیان لیژنەکان کە لیژنەی مۆڵت بێ دەشون بە مەرج بێ هونەری بێ هەرێک لەو لیژنانی کە
لێرە توێژەرەکان کارەکان ڕایەکەن بەڵام بەشەکەی دیکەی هەندێک ئیشی کلینیکی و چارەسەری دەرونی خزمەتگوزاری هەیە کە بەشێکیان خۆمان بووین بەشێکیان بەسپاسەوە لەگەڵ ڕێکخراوە NGO-کانە ڕێکخراوی وچان بۆ DHRD و کە جەناب دەزانێت ئەوش مەزەمیش قانونین هاوکاری هەبوو لەگەڵ CDO مەسەرەن بۆی کە هەندێک پرۆژەی فکری جیاواز پرۆژەی ڕۆشنبیری ئەنجام بدەین سەبارەت بە گەڕانەوەی کەسێک خەڵکە بوو کە چوارەم جارێتی پێنجەم جارێتی خەڵکی خۆشتانی لەو کەیسەتان هەبووە کە دەستگیرکرا و دواتر گەڕاوەوە بینیتانە لێرە شەشەم جاری هەبوو بەڵام ئێمە دامە لە مەجاڵەکەی خۆمانە قسەیەکەکەین دەڵێن مەسائلی ئیشکردن لەگەڵ ئینسانە کارێکی ئاڵۆزە وەکو عملیاتێکی ڕێخۆڵەشکێرانە یەکجار کە بڕی و جارێکی تر دووبارە نەبێتەوە ئینسان قابلی گۆڕانکاری بەپی ئەو ژینگە و بارودۆخ و هەستو بیرکردنەوەی کە بووی ئەم گۆڕانکاری بە باشیان بەخراپ ئەم گۆڕانکاری بە باشیان بەخراپ واتە ناکرێت تۆ دۆخەکە بکەیتە سەر چاکسازی بڵێ لەوێ ئەم کەسە ئیسلاح نەکراوە یا چاک نەبووە خەڵکمان هەبوو لێرە چۆتە دەرەوە زۆر باش بۆ سلوک و ڕفتار و بیرکردنەوە هەستەکانی زۆر باش بووە بەڵام لە دەرەوە کاتێک ڕووداوێتە پێشەوە کاتێک کاریگەر بە گروپی هاوڕێ لەناو خێزانی پەروەردی کۆمەڵاتی تەنشی ئیجتیماعیەوەی کە بووی دروست بووە بەمانە کاریگەر ئەبێدیا بەداخەوە بابەتی ئالوودەبوون کە ڕەنگە وەک پێویست چارەسەر نەکرابێ ئێمە بۆ ئەو بەشە و تومانەکە زیندان ڕەنگە چارەسەر نەبێ بۆ مابەتە هەمیشە لە تەواوی بەرنامەکانی کاتێ لەسەر مادی هۆشبەر قسەمان کردووە باس لەوە کراوە کە ئەو کەسەی ئالوودەبووی مادی هۆشبەرە نەخۆشە پێویستی بە چارەسەرە پێویستی بەوە نیە لە ژوورێکا زیندانی بکرێ بەڵکو پێویستی بە سنتەرێکە معالەجە بکرێ و چارەسەر بکرێ بۆی ڕەنگە بەهۆی نەبوونی ئەو سنتەرەوە ئەو مەوا بکە کە کاتێک دەچنە دەرەوە دووبارە دەستکەنەوە بە ئەوەی ئالوودە ببنەخانە شەمان بۆ چونمان هەبوو کا بێوەکو نەخۆش تەعامل لەگەڵمانە پێ نەوەکو تاوانبار بۆ چونکە نیشانەی نەخۆشیەوە کە دەرهاویشتەی هەبێت بە دوای خۆیان کاریگەری کاتە سەربیر و هەست و ڕفتارەکانی سەرجەستی کەسەکە لەسەر کۆمەڵێکدانیترەوە بەپێی یاسای ژمارەی ساڵی 2020 کە گۆڕانکاری کرد لە یاسای مادە هۆشبەرەکانە و کارتەکە لە عاقلەکان بڕیار وایە سنتەری دەرونی لە محافزەکانە دروست بکرێت بەڵام بەداخەوە تاستا هەنگاوەکانی ڕەنگە وەکو پێویست نەبوو ئومێد دەکەین کە لە کاتەکانی داهاتوو ئەم بابەتە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆی کە ئەم کەسانە ورتر لە ژێر چاودێری پزیشکی دەرونی چارەسازی دەرونی توێژەرانی کۆمەڵاتی و پسپۆڕانی پەروەردەی دەرونی بن چونکە ئەمانە وەکو نەخۆش و گوتمان بە تەعاملیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی کە خۆیان و خێزان و دوجار کۆی کۆمەڵگەش پارێزرا بێت کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان ئەموارە ڕووی لە زیادبوونە کە مەترسیەکە و زۆرجار بە تیرۆریسپی ناوە برێ بۆ سەر کۆمەڵگە بۆ سەر خێزانەکان بەگشت ئمە دەکەین کە کاری ورتر و جدیتی لەسەر یادگار باسێکم لەو کەیسانە بۆ بکەی و ڕۆژانە بەرکەوتنتان لەگەڵ کەیسەکانە هەیە بۆ نمونە کەیسی مادی هۆشبەرە کەیسە چەندها کەیسمان هەیە کە بەجارێک دوو کەس سێ کەس چوار کەسی کوشتووە ئەمانە کێنە ئێرە کە ئێوە ڕۆژانە قسەیان لەگەڵاکەن پەشیمانن لە کارەکانیان پەشیمانین چه هەستێکیان هەیە ئەگەر ئەو کەیسانم بۆ باسکەین لە ڕاستیە خۆی هەر ڕووداوی دەستگیرکردن و حکومدان ئەمە ترۆمایە کە زەبرێکە بۆ کەسەکان ینی کە دێنەرە لە ڕووی سایکۆلۆژیەوە بارودۆخێکی خراپیان هەیە زۆربیان یعنی ئەوەش گەلوی کە هەندێکیش ڕەنگە بە ڕووداوی تیشات تێپەڕ بێت و ڕۆبەڕووی کۆمەڵ لێ دەستدان بۆتەوە شێوازی تاوانەکانیش وەکو جەنابەت ئاماژە پێکرد کە جیاوازی هەیە لە کەسێ بۆ کەسێکی ترەوە بەڵام زۆربیان ئەوەی کە دیقەتمان ناوە پەشیمانن یعنی لەو لەحزە مەسەلەن باسی لەوە کە لە لەحزەیەک بۆ ئینفعالی کرد و هەڵچۆ تووشی ڕووداوێکی کوشتن بووە یاخود تووشی هەر ڕووداوێکی دەرکەناوێنە یاخود ڕووداوی دزیکردنە مادە ئەخلاقیەکان هەرچی لەوانی کە هەبوو حکمی خواردو زۆربیان گوتن پەشیمانن بەڵام لەگەڵ ئەوەشە بەداخەوە خەڵکیشمان نەبوو یعنی هەبوو کە سێ چوار حاڵەتی کوشتنی کردو بەڵام لە جارێکی تری پشمەوە دەرەوە ئەو کەسانە زیین و بن و هەر ئەیان کوژمەوە بەسەر ئەم نەوە عەبیرکردنەوە لەگەڵ کە ڕەنگە پەیوەندی بە خودی نەوعێتی کەسایەتێکەوە خۆی کەسایەتێکی شەڕەنگێز بێت یاخود لە DSM-5 دەستنیشان کراون لە خۆشتەکان کە جۆرە ئیسراباتی شخصی بۆی کە تێکشوونی کەسایەتی هەیە ئەم کەسایانی ناخی باش ئەم کەسانە کە کەسایەتێکی شەڕەنگێزیان هەیە بە هەما شێوە لەناو چاکسازیەکان لەناو هۆڵەکانی چاکسازیشدا پشێوی و ئاژاو دروستەکەن لە ڕاستیەوە کاک حاجیسم کوی بەڕێبەر ئاماژەی پێکرد پۆلێنکردن لەسەر ئەساسی مادە یاساییەکانە بەڵام لەناو ئەوە ئێمە ئێستا چامان لە بەشی ترە بووی کە لەسەر ئاستی مەترسیش پۆلێنەکە دووبارە ڕێک بخەینەوە بۆ کەسانێک ئاستی مەترسیان بەرزە ئێستا بە پیستان دەرە جیهانەکان بۆ شێوازەیە پۆلێنکردن لە دوای مادە یاساییەکان لەناو ئەوانیشە ئاستی مەترسی دەستنیشان بکەین ئەوانەی کە ئاستی مەترسیان بەرزە ئەوانەی کە مامناوەندن ئەوانەی کە سەلامەتن چونکە کەسانە بەوەی کە جەنابە باسی کرد کە شەڕەنگێزن کە تووشی کۆمەڵک لادان و یا هەتا بۆ بە گروپی باند و مافیا و ئەوانە ڕەنگە ئەوەشە بێ بۆ نمونە دەبێت مامەڵێکی جیاوازتریان بە دڵنیایە لەگەڵا بکرێت ئەگەر کشتێکتان مابێت کۆتا قسەتان سپاس دەستی ئەوەش خۆش بێت ماندوو بن ئومێد دەکەم کە ئینشاءالله ئەوانەی کە هاتوونەتە ئێرە سوود لەو فرسەت و دەرفەتانە وەربگرن کە لێرە هەیە ئێمە زۆرجار لە هەموو پرۆگرامەکانی خۆمانە هەتا من کە بۆ سیمینارێک گەچم بە شوێنان ئەڵێم کاکە وەرن بەشداری لەم شتە بکەن خۆ ئەگەر ئەسعەف الئیمان کردووەتە نێڵێ ئەگەر
قازاژنەکەن خۆزەریش ناکەن کاتەکان بەشتی بە سوود بەڕێ بکەن قوتابخانەیە خوێندنەوە شاتە ئیشی گەڵ منەزەمەکانە ئەو خول ڕاهێنانێک کە حتا خوێندنەوەیە مەسەرەن کاری ئەو برگدۆری و خەیاتی ئەو دارتاشتیوشتانی کە بینیمان مەسەرەن سوود لە کاتەکەەوە بگرن زۆر جارکاڵەن زیندان قوتابخانەیە بۆ شتێکی ئەما یعنی زۆر خەڵکە بۆ لێرە دانەخان کە قسەمان لەگەڵا کردووەڵە ئەگەر ئەم معلوماتی ئێستا هەمە هەم بۆە لە دەرەوە هەرگیز تووشی ئەمە ناکردن بۆیە ئێمە زۆر جوانتکە بە زانیاری ئێستا بڕیان لە ڕابردوومەدا ئەوەی کە ڕوویدا ڕەنگە زۆر جار لۆمی خۆیان بکەن سەرزەنشتی خۆیان خۆزگە ئەومان نەکردا شەڵە ئەو ڕۆژانە چوومە شەڵە ئەو تەلەفۆنەم نەکردە بەڵام بڵین تکایە ئێستاە سوود لەم کاتی ئێستا وەربگرین بزانین چی بکەین بۆ کە بەڵام لە هەموو کاتێکدا لە هەموو حاڵەتەکانیشدا ئێمە بە هیوای ئەوەی کە هیچ کەسێک ڕێگەی نەکەوێتە ئەم شوێنە و نێتە ئەم جێگرێت کە بەڕاستی هەر ئێمە بۆ کاتی ئامادەکردنیان بەنامێش کە هاتوینێتە ئێرە تاوا بێ تااقەتی ینی هەستەکەین شوێنێکە کە هەتا لەم جێگەیە نەچیتە دەرەوە قدری ئازادی نازانی کە ئازادی چەند خۆشە. بەڵێ ئازان ئێمە ئەمڕۆ تەواوی ڕۆژەکە لە ناو چاکسازی گەورانی سلێمانی لەگەڵم ستافە بەڕێزە بووین و هەموو ئەو بەشانەمان بەسەر کردەوە کە ئەمانە ئەم بەشانن کە بۆ سزادراوان و بۆ بەندکراوان ڕۆژانە دەتوانن کاتەکانی خۆیانی تیادا بەسەر بەرن و ئەو مافیان پێدراوە لەگەڵ ئەوەی کە ئەوانە سزادراون هاتوونەتە ئێرە بەڵام خۆ مافی ژیانیان هەیە ینی ئەو مافیان لێ زەوت ناکرێت کە بتوانن ڕۆژانە کار و چالاکیەکانی خۆیان بە کتێب خوێندنەوە بە خوێندنەوە بە درومان و هەر شتێکی ترەوە کە بیانەوێت ڕێگەیان پێ بدرێت لە ناو چاکسازیە کاری خۆیان کەن و لەگەڵیشیان داهاتێک بۆ خۆیان و خێزانەکانیشیان کە لە دەرەوەن ئەم داهاتە دەستەبەر بکەن. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون دووبارە بە هیوای ئەوەی هیچ کەسێک ڕێگەی نەکەوێتە ئەم شوێنە. شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.